یانەی نەفتی وەسەتی شاری نەجەف بە مەبەستی کەمپێکی مەشق و ڕاهێنان ڕووی لە هەولێر کردووە وەک ئامادەکاری بۆ خولی نایابی عێراق. تیپەکە وا بڕیار بوو کەمپی مەشق لە وڵاتی مسر یان تورکیا ئەنجام بدات، بەڵام بەهۆی سەختیەکانی گەشت لە ئێستادا هەولێری بە باشترین شوێن زانی بۆ ئامادەکردنی تیپەکەی بۆ خولی نایابی عێراق. بالبداية أحب أشكر كل القائمين على المعسكر والتعاون النادي برايتي. سەرتا سوپاسیەوانە دەکەم هاوکارمان بوون لە ڕێخستنی کەمپە مەشقەکە بە تایبەت دیانەی برایەتی. ئامان زمان لە کەمپە مەشقەکە تەواوکردنی ئامادەکاریە بە تایبەت کە لە هەولێر تیپی باشی لێیە تاوەکو ڕوبەڕووی ببینەوە. وەک هەولێر و یانەکانی بەغدا کە لێرەن هەموو شتێک لەبارە بۆمان تاوەکو ئامادەکاریەکی باش بکەین بە گەیشتنی یاریزانە پیشەگەریەکانیش پێکاتەی تیپەکەمان بەهێزتر دەبێت. على بلوغ الأهداف المرجوة. یانەی نەفتی وەسەط پارێزگاری لە زۆربەی یاریزانەکانی وەرزی ڕابردووی کردووە و پێش داخستنی دەرگای گواستنەوەی یاریزانانیش سێ یاریزانی پیشەگەری گواستۆتەوە ڕیزەکانی و بەهێنانی چەند یاریزانێکی بە ئەزموونی وەک خەلدون ئیبراهیم و کەڕار جاسم و نەبی سەباح پێکاتەکەی بەهێزتر کردووە و ستافی ڕاهێنەرانی نوێش سەرپەرشتی تیپەکە دەکەن. جينا الآن معسكر داخلي بمدينة أربيل استعدادا للدوري العراقي. لە نێو کەمپێکی مەشقی ناوخۆین وەک ئامادەکاری بۆ خولی نایابی عێراق. ئامانجی کارژێڕیانە بۆ ئەم وەرزە جیاوازە چونکە پێگاتەی تیپەکە بەهێزتر کراوە. ئێمە ئامادەین هەر لێرەوە چەندین یاری دۆستانە ئەنجام بدەین. مەشقەکانمان ڕۆژانە بەیانیان و ئێوارانە بۆ ئەوەی تەواو ئامادە بین بۆ خولی نایابی عێراق. سەرکەوتنیش لەلای خودایی گەورەیە. من أجل الإعداد وتهيئة الفريق للدوري العراقي. الحمد لله والشكر المعسكر كان إيجابي يعني. سپاس بۆ خوا کەمپە مەشقەکەمان سەرکەوتووە. سەرەتا ئامادەکاریمان لە نەجەف بوو. ئێستا ئەو کەمپە مەشقە لە هەولێرە یاریەکی دۆستانەمان ئەنجام داوە. وا بڕیارە دوو یاری تریش ئەنجام بدەین. نازانین دواتریش چی ڕوودەدا بەڵام بۆ پلەکانی پێشەوەی خول ڕکابەری دەکەین. نەفتی وەسەط ڕۆژانە لە یاریگەی یانەی برایەتی لە دوو کاتی جیاواز بەیانیان و ئێواران مەشقەکانی ئەنجام دەدات. یاریەکی دۆستانەی بەرامبەر هەولێر ئەنجام داوە و وا بڕیارە 2 بۆ 3 یاری دیکەش بەرامبەر یانەکانی بەغدا کە لە هەولێرن ئەنجام بدات. حوسێن محەممەد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.